هەڕەشەکانی سەر هەرێم و هەوڵدان بۆ تێوەگلانی تەنها ناوەندە سیاسی و سەربازیەکانی نەگرتوتەوە. لە ئێستادا هەڕەشەکانی ئێران گەشتۆتە سەر ناوەندە ئەکادیمیەکان. ئێرە زانکۆی ئەمریکیە لە شاری سلێمانی کە ئێران هەڕەشەی لێ دەکات و دەڵێت دەیکاتە ئامانجی هێرشەکانی. بەرپرسانی زانکۆکە دەڵێن هەڕەشەکانی ئێران هیچ بنەمایەکیان نییە، تەنها بیانون بۆ لێدانی هەرێم. زانکۆی ئەمریکی لە سلێمانی بە هیچ شێوەیەک پەیوەندی ڕاستەوخۆی نییە لەگەڵ هیچ دامەزراوەیەکی ئەمریکا. تەنها خاڵی هاوبەش ئەوەیە کە زانکۆی ئەمریکی لەسەر ئاستی زانستی و ئەکادمی بە سیستمی ئەمریکی بەڕێوە دەچێت. هەڕەشەکردن لە زانکۆی ئەمریکی لە سلێمانی هەڕەشەکردنە لە هەزاران گەنجی دڵسۆزی خەونخواز کە تەنها ئاواتیان ئەوەیە خوێندنەکەیان بەسەر کەوتووی ببنە سەر و خزمەتی وڵاتەکان بکەن. لە ئێستادا بۆ پاراستنی گیانی خوێندکارەکان دەرگای زانکۆکە بەڕووی فێرخوازان و ئەکادیمیسیاندا بە تەواوەتی داخراوە. ڤینۆس خوێندکاری دواقۆناغی زانکۆکەیە. ئەو خۆشەویستی زانکۆکەی لەلایەک و داهاتووی ساڵێکی خوێندنی گەیاندوێتیە بەردەم زانکۆکە. لە بەردەم دەرگایەکی داخراودا بۆ ئایندێکی نادیار دەڕوانێت. ڤینۆس دەڵێت هیوادارە زانکۆکەی بەدوور بێت لە هەر هەڕەشە و دەستدرێژیەک. هەڕەشەکردن بە تایبەت لە ناوەندێکی ئەکادیمی وەکو زانکۆی ئەمریکی کە هیچ کاریگەری و دەستێوەردانێکی ڕاستەوخۆی سیاسی نەک لەم ڕووداوە سیاسی ئێستا نە لە ڕابردوونە لە داهاتوان نییە و نەبووە. بۆیە ئەمە زۆر ناڕەوایە چونکە ئەمە ترسی لێکەوتەی دوورمەودای دوای جەنگیش دروست دەکات. یعنی ئێمە ئەگەر جارێک بە هیوای ئەوە بین کە جەنگ بووە ستێژیان ئاسایی بێتەوە، ئێمە ئەبێت دوو جار هیوامان هەبێت جارێکی تر کە جەنگ وەستا زانکۆکەش ئاسایی بە خوێندنمان دەست پێ بکاتەوە. ئەم دۆخە تەنها سلێمانی نەگرتوتەوە، بەڵکو هەردوو زانکۆی ئەمریکی لە دوهۆک و بەغدادیش لە بازنەیی هەڕەشەکانی ئێراندان. وێڕایەوەی ئێران و گروپە چەکدارەکانی نزیک لە 8 لە ماوەی یەک مانگدا زیاتر لە 490 هێرشی درۆنی و موشەکیان کردوتە سەر شوێنە جیاوازەکانی هەرێمی کوردستان. بەڵام هەڕەشەکان ڕۆژ بە ڕۆژ لەسەر هەرێم زیاتر دەبن. چاودێرێکی سیاسیش دەڵێت لاوازی عێراق هۆکارە بۆ تێوەگلانی هەرێمی کوردستان لە هەڕەشەکانی ئێران. هەرێمی کوردستان و دامەزراوەکانی بەشێک نین لەم شەڕە، ئەوەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە بێ سنوورەکانی پارێزراوترین سنوورن و چەندین جار هەردوو لای حکوومەت و ڕایگەیاندووە کە بەشێک نییە لەم شەڕە. ئەمەی کە شەڕفرۆشتنی گروپە چەکدارەکانە بێدەسەڵاتی حکوومەتی عێراق پیشانەیە بەرامبەر کۆنتڕۆڵکردنیان و پێویستە سنوورێکدا بنرێت بۆ ئەوەی کە چی دیکە هەرێمی کوردستان نەکەن بە چەقی ململانەکان لە کاتێکە ڕایگەیاندەوە بە ڕەسمی ناڕەسمی بەشێک نییە لە ململانێ و لە شەڕی بینی ئەمریکا و ئێران. لە کاتێکدا زانکۆ دەبێت شوێنی ئارامی و دیاریکردنی داهاتووی خوێندکاران بێت، ئێستا بووە بە ناوچەی ترس و چاوەڕوانی. لە نێوان هەڕەشەکان و داهاتوویەکی نادیاردا خوێندکاران وەڵامێکی پرسیارێکی سادە دەدەنەوە. ئایا دەتوانن ئەمساڵی خوێندنیان بە ئارامی کۆتایی پێبهێنن یان زانستیش دەبێت تا چەقی ململانەکان؟ سنوورکەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.